سڵاتان لێ ببینەرانی ئازیز لە هەر شوێنێک بن خۆشحاڵین لەگەڵتان شاد دەبینەوە لە بەرنمەیەکی نوێی دیداری ئەم جارەشمان لەگەڵ دکتۆر فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. دکتۆر بە خێراتنت دەکەم و سەرەتا لە مەسلەی ڕووداوەکانی ئەم دوایی کوردستانەوە دەست پێ دەکەین. سەرۆکی هەرێم دەست پێشخەریەکی هەبوو بۆ هێوەرکردنەوەی بارودۆخەکە. ئەو دەست پێشخەریە بەرەو کۆڕۆی بۆچی وەستا بۆچی لایەنە سیاسەکان کۆنەبوونەوە؟ طبعی ئەو دەست پێشخەرەی هەر بەردەوامە، چونکە جەنابی سەرۆکی هەرێم ڕایگەیاند کە پێویستە هەردوو حیزبەکە ئەو حیزبانەی هەردوو حیزب کە لە حکوومەتن و ئەو حیزبانەی لە معارەزان پێویستە ڕێگەیەک بدۆزنەوە، یەک بۆ دایلۆگ، دوو بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و ئەوە هەرماوە. بەڵام دیارە مبادرە لە لایەک وەرناگرێ. طبیعی هەردوو حیزبەکە بەیانێکیان دەرکرد، لەو بەیانە داوای ئەوەیان کرد کە هەموو مەسلەیەک هەموو کێشەیەک پێویستە بە دانووسەندن حەل بێ و بە تەسەوری من انتزارەکەن کە معارەزە بەیانێک دەربکە بڵێ ئێمە ئامادەین بۆ دانیشتن. بەپی بەیانەکانی ئۆپۆزیسیۆن هەندێک مەرجیان هەیە بۆ دانیشتنیەک لەوانە هەڵوەشانەوەی حکوومەتە. ئەم مەسلەیە بۆچی بۆ تەگرێ؟ بۆ نمونە سەرۆکی هەرێمی کوردستان لە دوا وتاریا باسی لەوە کرد کە ئەتوانرێت حکوومەتێکی بنکە فراواندا بمەزرێت. باشە ئەم دوو بۆچوونە نزیک نییە لە یەکەوە، حکوومەتی بنکە فراوان و حکوومەتی ئینتیقالی جیاوازەکەی چییە؟ طبعی ئەوە مەفهومێکی نەزەری ئەگەر باس بکەین، چونکە زۆربەی جار کە باسی حکوومەتی ئینتیقالیەکەی یعنی ئینتیقالی لە قۆناغێک بۆ قۆناغێکی تر، لە مەرحەلەیەک بۆ مەرحەلەیەکی تر، لە مەرحەلەیەکی کۆن بۆ مەرحەلەیەکی تازە. دوو مەفهومی حکوومەتی ئینتیقالی سەلاحیەتی چۆنە، سەلاحیەتی چییە بێ؟ ئەمە هەمووی پرسیارە بەڕاستی. بەتەسەوەری من ئەو مەفهومەی کە تەرەح بوو لە مەسلەی حکوومەتی ئینتیقالی مەفهومێک باش دراست نەکرابوو و هەڵە بوو. ئیستەیش ئەبینم من دنیا لە عەلەنە باس نەکرێ، بەڵام معارەزە باسی حکوومەتی ئینتیقالی ناکەیستە. ئەمما حکوومەی بنکە فراوان ئەوە مەفهومەکەی معلومە و جەنابی سەرۆک ئەوەی تەرەح کرد، چونکە ئەگەر ئەو کێشانەی کە هەیە لە کۆمەلگای ئێمە پێویستە هەموو یەکێک مەسئولیەتی تەحمل بکە. ینی هەر ئەوە نەبێ کە یەک لە مەسئولیەتی حکم تەحمل بکە ئەو لە ڕخنە بگرێ. پێویستە ئیستا لە قۆناغێکین ئێمە حکوومەتەکە حکوومەتێکی بنکە فراوان بێ، لە بعد شوێن پێ ئەڵێن حکوومە الوەتەنیە، وحدەت الوەتەنیە، ینی حکوومەتێک بێ کە هەموو لە یەکتیا بێ، چونکە قۆناغەکە ئەوەیە. باشە، خۆ مەهامی ئەم حکوومەتە بنکە فراوانەوە حکوومەتی ئینتیقالی یەک مەهامە بێ، هەردوو لە ینی لەسەر ئەوە کۆکن کە ئەم حکوومەتە تەهیئە بکات بۆ ینی هەڵبژاردنێکی پێشوەخت. ئەو یەکی لە خاڵەکانە کە ئەتوانین باسی بکەین، ینی حکوومەتی ئینتیقالی مەسەن وەکوتم لە قۆناغێک بۆ قۆناغی تر، یان حکوومەتێکە بێ لە قۆناغێکە ئێستا هەیە یەکسەر ئامادە بکە بەس بۆ هەڵبژاردن. بەڵام جارێ مەسلەی هەڵبژاردنیش ڕاستە تەرەح بووە، جەنابی سەرۆک تەرەحی کرد، معارەزەی تەرەح کرد، بەڵام بریار لەسەر نەدراوە. ینی تۆ ناتوانانی ئێستا بڵێ بریار لەسەر درا، هەر وەختێ بریار لەسەر درا حکوومەتی بنکە فراوانی شەتوانێت ئەو ئیشە بکە. مشکلەی هەڵبژاردن زۆر جارڕە بتەکرێتەوە بە حکوومەت. لە واقع ئەداتی هەڵبژاردن، ئەداتی ئەوەی سەرپەرشتی هەڵبژاردنەکە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنە. دوو خۆڕاستە لە عەمەلە کارمەندی حکوومەت بەشدارە بێ لە زۆر چشت، بەڵام ئەو کارمەندی حکوومەت هەموو لە یەکتیایە. سێ لە ڕۆژی هەڵبژاردن دایما بینی ئەوە ڕوویدا لە هەڵبژاردننی پێشوو نوێنەری هەموو لایەک دێ ئەبێتە مراقب. کۆمەلگای مەدەنی ناوخۆ، کۆمەلگای مەدەنی دەرەوە، ئەمە متحیدە، ئۆروپا، سەفارەکان، قونسڵەکان، قونسلیاتەکان، حتا کۆمەلگای عەرەبی، جامعە العەرەبیە، هەمووی هاتن. یعنی مەسلەی لە ئیستە و تۆ شەر دابنێ وەڵا ئەو حکوومەتە ناتوانێت ئامادە بکە بۆ هەڵبژاردن، بەڵام حکوومەتێکی ئینتیقالی ئامادە ئەکا بۆ هەڵبژاردن. تێ باش پرسیارەکە ئەوەیە. من بێجگەر لە مەهامی حکوومەتی ئینتیقالی حکوومەتی کێتیا بێ، چۆن دروستە بێ، کێ دروستیەکە؟ خۆ پەرلەمان دروستیەکە لە نهایەتە. خۆ ئەم پەرلەمانەی کە ئێستا هەیە دروستیەکە. یعنی بە تەسەوەری من ئەم مەفاهیمێک کە تەرەح بوو زیاتر مەفاهیمێکی سیاسی بوو لەوەی مەفاهیمێکی عەمەلی بوو و ئێستا لەو قۆناغە دەرچوین. ئێستا لەو قۆناغە دەرچوین، ئێستا گەیشتونەتە ئەو قۆناغە بێن بە عەمەل دابنیشین، ئەو بەرنامەی دووەم باس بکرێ.
بەرنامەی دوم کە سەرۆکی هەرێم تەرحی کرد پەرلەمان تەرحی کردووە مەحارەزە تەرحی کردو هەموو لایەک کە پەیوەندی هەیە بە چاکسازی ئەم کۆمەڵگە ئەنجا پرۆسەی هەڵبژاردن ئەوە شتێکی ترە مەسلەیەکی ترە بەڵام ویستە ئەساسی قەزیەکە مەسلەی چاکسازی ئەی ڕێگری لە بەردەم ئەو دانیشتنیە چییە بۆچی تا ئێستا ئەو تەبیعی ناتوانە بەناو حیزبەکانەوە قسە بکەم بەڵام بازار منیش تێ ناگەم ڕێگری چییە چونکە لە هەموو لایەکە و بانگەواز دەرچووە ڕێگەی تەنها ڕێگە دایلۆگە تەنها ڕێگە دانیشتنە باشە یەکێ گەرەک مەوەدەر وەرگێ ئینشتی بۆگرێ چونکە لە نهایەتە کۆبنەوەیە لە نێوان حیزبەکان بەڵام بە تەسەوەری من هەرە بێ باز لەوە کرا کە سەرۆکایەتی هەرێم بەنیازە لەم ماوەیە ئەو دەست پێشخەریکی نوێ پێشکەش بکات بۆ کۆبوونەوەی لایەنەکان شتی وە هەیە لە ئارادایان هەر پێنج لایەنە سیاسیەکە وەڵاهی بە تەسەوەری من ئەمە زیاتر جێ ماوە بۆ حیزبەکان خۆی یعنی سەرۆکی هەرێم داوەتی هەر پێنج لایەنەکان ناکات پێنج لایەنەکە پێویستە دانیشتن مفاوزاتی خۆیان بکەنە نەتیجەی مفاوزاتەکە نەتیجەی دانوسەندنەوە بیگەێنن بە سەرۆکی هەرێم بەڵام سەرۆکی هەرێم خۆی سەرپەرشتی کۆبوونەوەی پەنج لایەن بکە بە تەسەوەری من ئەوە دوورە لە واقع دکتۆر وەک جەناب نزیکی لە سەرۆکی هەرێم زۆر جار بە تایبەت لە سلێمانی گلەیی لەوە ئەکرێ وتارەکانی سەرۆکی هەرێم توندیەکی پێوە دیارە بەرامبەر وەڵامدانەوەی چ خۆپیشەندەران بێت چ لایەنە ئۆپۆزیسیۆکان بێت ئەڵێن تەنها وتارێک کە شێوەیەکی نەرمی پێوە دیار بوو ئەو وتارە بوو کە پێش وتاری ئەخیر باسی لە دانوستان کرد و باسی لەوە کرد کە هیچ شتێک قابلیەوە نییە کە مناقەشە نەکرێ بۆچی ئەم توندیە بۆچی زۆر جار سەرۆکی هەرێم ئەبێتە تەڕەفێک لە کێشەکە من مەفهومی توندی گەرەک ئینسان تعریفی بکات چیە توندی لەکوێ توندە لە چه بوارێک تند بووە بەڵام وەکو سەرۆکی هەرێمیش ئەویش مەسوولە لە ئاسایشی گشتی ئەم هەرێمە ینی ئەگەر سیر بکەی سەری ئەو پرۆسەی بکەی خۆ پیشاندان و مووقفی سەرۆکی هەرێم زۆر بە نەرمی هاتە پێشەوە بەڵام کە گەیشتە مەسلەی وەزعی ئاسایشی هەرێم هەم واجبێکی قانونیە هەم مەسئولیەتی خۆیە کە بێتە پێشەوە کە هاتە پێشەوە مووقفی نیشاندا چونکە مەسلەی ئاسایش بوو نە مووقفێکی سیاسی بوو بەتەسەوەری من ئەو تەفسیرەی کە توندا تەفسیرێکی تایبەتە بۆ معارەزە بەڵام لە هەمان کاتیش تەبێت تۆش حساباتی ئەوە بکە معارەزە لە قۆناغێک لەم پرۆسەی خۆپیشاندان و ئەم پرۆسەی کە کێشەیە هەبوو لە سلێمانی لەوەی دەری هێنا دەرەوە مەسلەی چاکسازی بێ یعنی لە قۆناغێک چووە خەڵک هەبوو ئەعلام مەسئولین ینی بەراوردی وەزعی ئەمێر لەگەڵ تونس و مەسریانە کرد ئەمە هەڵەیەکی گەورە بوو هەڵەیەکی تەحلیلی بوو فکری بوو جارێ دوو هەڵەیەکی گەورە بوو لە علاقاتی سیاسی لە کۆمەلگای ئێمە و ئەو فکریانیش بەعجار خستیانە ناو گروپێک لە خۆپێشاندانەکان ینی باسییانە کرد گەیشتە ئەو مەرحەلە تۆ هەموو دەستگاکان بڕۆن هەمووی نەمێنن هەمووی گەندەڵن هەمووی ینی تۆ حەقی دیفاعت لە خۆت هەیە سەرۆکی هەرێم بیت سەرۆکی حکوومەت بیت سەرۆکی پەرلەمان بیت لەلایەن معارەزەوە هێرشێکی وا بکرێ چونکە مەسەلە هێرش لەسەر شخصەکە نییە هێرش لەسەر مووقعەکەیە مووقعەکە مڵکی خەڵکە خەڵک ئەم شخصەی هەڵبژاردووە کە گەیشتەوە ئەبینی وەڵامدانە هەبوو وەڵامدانەوە هەبوو بەڵام بە شێوەیەکی عام ئەگەر وتارەکانی سەرۆکی هەرێم بخوێنیتەوە ئەبینی جانبی ئەوەی تیا بوو کە عیلاج بکرێ وەرن علاجی بکەن وەرن دانیشن وەرن پێکەوە دانیشن وەرن حکوومەتێکی بن کە فراوان دروست بکەین وەرن ئێوە ئەڵێن ئەم خەڵکە ئێمە هەموو ینی بە سەرۆکی هەرێمەوە بە پەرلەمانەوە ئەمانە هەمووی نوێنەری خەڵک نین ئەگەر نوێنەری حکوومەت خەڵک نین ئامادەین هەڵبژاردن بێت تا بزانین خەڵک دەنگ بەکێدا یعنی بۆ حەل ئەگەڕا بەڵام هەر حەلێک ئەهات لە نەورۆزیش تەبیعی بەرنامەی چاکسازی پێشکەش کرد هەر حەلێک کە پێشکەشەکرا ڕەفزەکراوە چونکە بە تەسەوەری من ئەو تەحلیلە زاڵ بوو تەحلیلێک زاڵ بوو کە مەسلەی مصر و
تونس لەمێ ڕوەداوە کۆپی ئەو تەجروبە ئێوە ئەبینین غەڵەت بوو هەڵەیەکی گەورە بوو ئەو تەحلیلە بەڵام چونکە تەحلیلەکە غەڵەت بوو نەتیجەکەیش وا لێ هات ئێستا گەرەک علاج بکرێ ئێستا گەرەک علاج بکرێ دوو جانبی هەیە ئەم مەسەلە جانبی چاکسازی هەیە بەرنامەی چاکسازی کە ئەو خەڵکەی کە چوونە سەر جادە داوایانە کردووە مافی خۆیانە و هەموو کەسە ئیستا داوایەکە و بووە بەرنامەی خەڵک ئیستا بەرنامەی چاکسازی بۆ بەرنامەی خەڵک یعنی لەوە دەرچوو سەرۆکی هەرێم تەرحی کرد حکوومەت تەرحی کردو پەرلەمان تەرحی کردو خەڵکیش تەرحیەکە هەموو حیزبەکان بۆ بەرنامەی خەڵک ئەنجا جێبەجێکردنی ئەولەویاتی چۆنە بێ ئەوە ئەتوانی مناقشە لەسەری بکەین جانبی تر کە ئەو وەختە تەرح بوو کەەوە بوو کە هەموو دەستگاکان نەمێنن و باشە هەموو دەستگاکان نامێنێت چۆن علاجەکە چییە ئەمە خەتەر بوو ئەمە کێشەی دروست کرد لە کۆمەلگاکە حتا کۆمەڵی مەشاکل کە هاتە پێشەوە یا مەسائل هاتە پێشەوە کە مسائلی قانونی بوو ئیجراعات وەربگری دژی ئەمە دژی ئەوە هەمووی ڕاوەستا چونکە بووە بەشێک لەو سراع سیاسیە باسیوت کرد کە کێشەکەەوە بوو کە بەراورد دەکرین بە تونس و مەسر هیچ خاڵی بەراورد نییە لە نێوان هەرێمی کوردستان و تونس و مەسر لە نێوان هەموو کۆمەلگایەک لەگەڵ ئەم دنیای سە دوول نییە دنیای کە هەموو کەسێ باسەکە ڕێی گوندێکی گەورەیە ئەم دنیا چۆن ئەگەر گوندێکی گەورە بێ معناوی بەراورد هەیە هەن هەیە بەڵام ئەو وەزعی کە لە مەسر و تونس هاتە پێشەوە کە خەڵکەکە هاتە سەر جادا داوایانە کرد حکوومەتەکە نامێنێ داوایانە کرد دەستگاکان نامێنێ داوایان کرد سەرۆکەکان نامێنێ ئێ باشە ئەوە مەفهومەکە لەمێ جێبەجێ بکە ینی چی ئێمە یەک دوو چیز هەیە لە تونس و مەسر کە حکوومەت نامێنێ کیانەکە ئەمێنێ بەڵام پرسیار ئەوەیە ئێمە لەمێ هەموو دەستگاکان نامێنێ پەرلەمان نامێنێ حکوومەت نامێنێ سەرۆکایەتی هەرێم نامێنێ و بەس جادە بمێنێ ینی مزاهرات لە جادا عەجەبە کیانەکەمان ئەمێنیانە ئەوە یەک پرسیار دوو لە کوردستان کامن حزب مەنعکراوە کامن حزب قەدەغەیە کامن حزب بەرنامەی نییە و تەلەڤیزیۆنی نییە و ڕۆژنامە نییە باس بەراوردی بکەین لەگەڵ مەسر لە ینی ئەگەر بەراوردی حکومەکەن بەراوردی معارزەی شەکەین باشە ێ باشە ئەخە چۆنە بێ ئەمما ئەگەر دیتە مەسلەی چاکسازی یا گەندەڵی ئەوە مەسلەیەکی ترە ئەوە مەسلەیەکی ترە هەر لە مەسر نییە لە بەغدا هەیە لە دەوروگرتەکەمان هەیە لە باشوێن هەیە لە ئەفریقا هەیە لە ئاسیایە خۆ ئەم کێشەیەکی گەورەیە بەڵام چۆن علاجەکەی بە ڕێگەی شۆڕژگەری علاجەکەی یا بە ڕێگەی ڕیفۆرم علاجەکەی بە ڕێگەی دایلۆگ علاجەکەی هەمومان مەسوولی لێی کێ مەسوولی یەکەمە کێ مەسوولی دووەمە ئێ باشە کێ مەسوولیەتی تاریخی هەیە بۆ ئەم مەسەلە ئەم کێشە ئیستا دروست بووە یا پێش ماوەیەک دروست بووە یا کەی دروست بووە ئەمە هەمووی پرسیارە بەس لە چاکسازیەکەین بەس دواتر بەڵام مەسلەیەکی تر هەیە لە سلێمانی ئەویش لە سلێمانی زۆر باسەکرێن مەسلەی ئەوەی سەرۆکی هەرێم دایم بانگەشەی ئەوە دەکات کە تاوان باران بە سزای خۆیان بگەێنرێت چ ئەوانەی کە خۆپیشان دانی پێمۆڵەتەکان چی ئەوانەی تەقیان لە هاوڵاتی کردو چی ئەوانی زەرەر و زیانیان بە دام و دەستگا خەڵکیاندووە تا ئێستا ئەوەی کە بینیومانە خۆپیشان دەرانن کە سزا دراون بۆچی تا ئێستا ئەوانەی کە تەقیان لە هاوڵاتیان کردو لە خۆپیشان دەران کردووە سزا نادرێن خۆ دادگاش ئەمری دەرکردووە بۆ دادگایی کردنیان بەڵام تەسلیم ناکرێن یعنی ئەوەی تەنفیزی سوڵتەی تەنفیزی دەسەڵاتی تەنفیزی تەسلیمیان ناکات بۆ ئەمە ئەو تەوی جێگەی داخە بەڕاستی تۆ لە وەزعی ئێمە تەقە بکرێ لە خۆپیشاندان لە وەزعی ئێمە تەقە بکرێ لە پۆلیس ینی وەزعی کوردستان ئەوە نییە وەزعی کوردستان نا ئەوە هەڵەگرێ نا ئەوە پێویستە ئەمە خەسارەتێکە بۆ کۆمەلگا خەسارەتێکە یەکەم جار بۆ عایلەکان بەڵام بۆ هەموو لایەک خەسارەتێکە بۆ سمعی کورد خەسارەتێکە بۆ حکوومەت و ئۆپۆزیسیۆن چونکە سمعی هەموو لایەک پێکەوە مەربوطە بەڵام ئەمەش نابێت ببێ
ئەو کێشە کە هاتە پێشەوە لە سلێمانی وای لێ کرد کە کێشەی سیاسی و یاسایی و ئیجرایی هەمووی تێکڵا بوو. یعنی تۆ ئیجراعاتێکە بەرامبەر یەک لاوەرت بگدایە کە ئەنەما تەنازڵی سیاسی بوو یا کێشەی یا سەرکەوتنێکی سیاسی بوو ئەو لا بوو یا ئەو لا حسابیە کرد بوو. یعنی تێکەڵا بوو ئەوراق. ئیستا وەزع بەرەو ئارامیەچێ. باشە؟ وەزع بەرەو ئارامیەچێ بەتە سەوری من گەرەک یاسا ڕێگەی خۆی بگرێ. ڕێگەی خۆی بگرێ. ئەم کێشە چۆن دروست بوو لەسەر چه ئەساسێ باشە مزاهرە کرا ئیجازە وەرگیرا پشگیری لە خۆپیشاندانی تونس و مصر بکرێ و شوێنێکی شەختیار کرا و مزاهرەکە بۆ یەک ڕۆژ بوو. باشە چۆن ئەمە چۆ شوێنێکی تر چۆن ئەمە دەست لە جیاتی مزاهرە و بە قسە و هتاف و شعار بووە گولە و بەرد و هەموو شتێ ئەمە هەمووی لێکۆڵینەوەیە تەبان و لژنەیەک دروست بووە راپۆرتی خۆیانیانیش پێشکەش کرد. ئەوە یەک دوو بەردەوامبوونی مزاهرەکە هاندانی خەڵک سێ ئەو ئەعلامەی کە هانی خەڵکەدا کەنەما یعنی بابە لەم وڵاتی ئێمە ئیعلام مەسئولین کە قساکەن زۆربەی جار ئەو قسانە ئەبێتە گولە و بەرد بەڵام گولە و بەرد مناڵی خەڵکی تر پێیە کوژرێ ئەمە خەتەرە. ئەمدا ئەمە تێکەڵا بووە ئەوراقەکە. باشە بەتە سەوری من کە وەزع بەراوە ئارامی ئەچێ و چوو پێویستە ئیجراعاتی قانونی خۆی جێبەجێ بکرێ. لەم کێشەی کە لە سلێمانی ڕوویدا هەست کرا کە سەرۆکایەتی هەرێم وجودیان لە سلێمانی بەدی ناکرێت زۆر ینی بەو قووەتەی کە لە هەولێر و لە دهۆک هەیە ئەم قووەتە لە سلێمانی نییە بۆ یعنی ئەم لاوازیە لە وجودی سەرۆکایەتی واقعێک لە کوردستان هەبووە و جارێ ئاساری ئەو واقع هەرماوە. واقعێک لە کوردستان هەبوو لە 95 تقریبا دەستی بکرد 94ەوە دوو حکوومەتمان هەبوو دوو مووقعمان هەبوو جۆغرافیە دوو جۆغرافیە هەبوو دوو دەسەڵات هەبوو. ئەمە واقعەکە باز لەسەر ئەو واقع بدەی معناوێت لە واقع تێناگەی. لە دوای 2003ەوە کەمەکەمە ئەو حاڵەتە نەما تا 2003 نەوع شەڕێکی سەردیشە بوو. باشە ڕاستە ئەتیفاقی واشنتن هەبوو پێشەوە لە سەرەتا ئەتیفاقی پاریز هەبوو اینجا کۆبنەوەات هەبوو لەمێ لە دەرەوە بەڵام ئەم شەڕە گەرم و سەردا هەرما تا 2003 لە 2003 کەوە وەزع لە بەغدا گۆڕا وەزع لە کوردستانیش بەرە گۆڕین چوو بەڵام ئاساری ئەو واقع هەرماوە. ئاساری ئەو واقع ماوە لە دەستگاکانی حکوومەت خۆی ئەدۆزێتەوە لە دەستگاکانی حکوومەت ئەیبینی لە دەستگاکانی ئاسایش و پێشمەرگای ئەیبینی لە هەمووی لە سەرەوە تا خوارەوە ئەیبینی. ئەوە واقعەکە باشە بەڵام لە تەنیشت ئەوە واقعی تریش هەیە لەو دوو بەرەکیە لەو دوو جوداییە لەو دوو حکوومەتیە ئیستا نەوعێکی بڵین تەفاعل هەیە بینی ئەو ئیدارەی کە ئەو منطقە کە هەبوو کۆن لە ژێر ئیدارەی سلێمانی بوو لە ئەو منطقەی کە لە ژێر ئیدارەی هەولێر بەڵام ئاسارەکەی هەرجارێ ماوە. ئاساری دوو ئیدارەیی ئەوە واقعەکە و ماوە. دانانی جێگیری سەرۆکی هەرێم ئەمە ئەم ئشکالێت چارەسەر ناکە؟ ناخست جێگیری سەرۆک هەبوو جێگیری سەرۆک هەبوو جێگیری سەرۆک لە دەورەی یەکەم هەبوو. ئەشکالێتەکە ڕیشەی هەیە بە پرۆسەیەکی دوور و درێژ دەست پێکراوە ها یعنی ئەگەر ئینسان زۆڵم لە خۆی نەکات لە واقعی تەجروبەی خۆمان نەکەین بڵێن وەڵا هیچ نەکراوە هەردوو بەرەکی ماوە ئەوە درۆیە بڵێنیش هەموو شتێتەوە بووە ئەوش دروست نییە ئەوش دروست نییە. جارێ ئەو پرۆسە ماوە بەڵام ڕاستی بڵێن پرۆسەکە گەیشتوتە قۆناغێکی یەکجار دوور. ئەم واقعەیە کە تەسیری هەیە لەسەر دەستگاکان مەسەلەی شخصی جەنابی سەرۆک نییە شخصی جەنابی سەرۆک بچێتە سلێمانی من ئەکیدم خۆ بینیمە لە وەخت انتخابات چوو هەزارەها نەفەر هاتنە دوایمە بیرتان بەڵام مەسەلەی پەیوەندی هەیە بە موسسەکە و دەسەڵاتەکە و ئەو موسسانەی کە هەبووە پێشێگرتنەوەی ئیدارە کە جارێ ئاساری هەرمە. دوای ئەم کێشانە بیرتان لەوە نەکردوتەوە کە لەمە دووە
ینی بتوانن لەوێش متەنەفس بن تەنها لە مەسلەی متەنەفزی نییە حەقی سەرۆکی هەرێمە لە زاخۆ تا خانەقین دەسەڵاتی هەیە و دەسەڵاتی بێ ینی مەسلەیەوە نییە لەوێش متەنەفزن بەڵام لە عملە ئەم کێشانە هەیە ئەمە گەرەک حەل بێ ڕاستی بڵێم ئەمە ناکرێ ینی تۆ ئەمرێک لەمێ دەربچێ ئەگەر لەوێ بە شێوەی تر جێبەجێ بکە ناکرێت یا حکوومەت ئەمرێک دەربکات لە دۆک بە شێوەی تر جێبەجێ بکرێت یعنی پێویستە ئەم ئاسارەی کە ئاساری دوو ئیداریە کە ماوە پێویستە علاج بکرێت و بەتەسەوری من ئەو حکوومەتی بنکە فراوان ئەبێتە پرۆسەیەک بۆ علاجکردنی ئەمەش چکە ئەو وەختە هەموو کەسێ بەشدارە بێت لە بڕیاری حکوومەت بەشدارە بێت لە ئیدارە بەڵام بەشداریشە بێت لە تەنفیس لە جێبەجێکردن باس لەوە کرد کە سەرۆکی حکوومەت پێش ماوەیەک بڕیارێکی دەرکرد کە ئەوانەی کە خۆیان کاندی دەکەن بۆ بەڕێوەبەرایەتیەکان بە مەسەلەی تەقدیمکردنی CV بێت لە سلەیمانی بەڕێوە چوو بەڵام لە دووهۆک و هەولێر بەڕێوە نەچوو ئەمەش شتێکی کەی ئەومان پیشانەدا کە هێشتا سەرۆکی حکوومەت ناتوانێت لێرە بڕیارەکانی خۆی جێبەجێ بکەن تەبێ من لەو مۆقعانیم بە ناوی سەرۆکی حکوومەتەوە قسە بکەم بەڵام وەکو کەسێک بەرپرس لە ئیدارەی ئەمێ و لە ئەندامی ئەنجومەنی وەزیرانیش شەرت نییە هەموو ئوسلوبێک لە هەموو شوێنە بیکەین شەرت نییە و ئەمە شتێکی تەجروبیە سەرۆکی حکوومەتێکە بزانین چۆن ینی بەتەسەوری من ئێمە کەمەکەمە بڕۆین بۆ حاڵەتێکی تر ینی ئەوە ئێستا ئەو ئەنجومەنی خدمە مەجلس خدمەکە دروست بۆ قانونەکەی یاساکەی چوو بۆ پەرلەمان ئەوە ساڵی داهاتوو ئەگەر دروست بێ دەها ئەوە حەلێکە ڕاستی بڵم لە ڕێگەی مەجلس خدمە و تۆ CV خۆتە نێری بۆ مەجلس خدمە و جهتی پەیوەندیدار ئەنجا حکوومەت بێ شەریکە بێ ئەتوانێت لەوێ وەکو دایرەیەکی عمل دایرێک کار بفرۆشێ کەی تۆ بڕۆی لەوێ وەری بگری معلوماتەکە وەربگری بزانین چی پێویستە ئەو یابێت معلوماتەکە بە تۆ بدە بە تەسەوری من ئەوە حەلێکە دوو کەمەکەم ئێمە لەو بە تەسکیەی حزبی دەربچین و بە تەسەوری من ئەو مناقشەی کە کراوە لە ماوەی ساڵ و دو ساڵی ئەخیرە کە بە تەسکیەی حزبی کەس تەعین نەبێ یا ئەوە کەمە بێ کەمەکەمە ئەبینین تەسیری یعنی لە نێهایەتە گەرەک هەروە لێ بێ لە نێهایەت هەروە لێ بێ ینی لەسەر ئەساسی CV لەسەر ئەساسی لە ڕێگەی مەجلس خدمەوە لە ڕێگەی وەزیفەیەکی گەورە ئەعلان بکرێت تاکو خەڵک منافسە لەسەری بکە بەتەسەور ئەوە هەروە لێ دێ بەڵام ئەمە پرۆسەیەکە اینجا لە شوێنێک دەستی پێکرد نەمانەوێت لە شوێنێ ترگەرە کۆپی بکەیت جارێ بزانین بگەڕێمەوە سەر مەسەلەی جێگیری سەرۆکی هەرێم بۆ باس لەوە ئەکرێت کە مەسەلەکە شخصی کە کۆسرەتە کە قوبوڵ نییە ببێتە جێگریانی شتی وا تەڕەح کراوە لە سەرۆکاتی کا کۆسرەت احترامی هەیە لای جەنابی سەرۆکی هەرێم و لای هەمومان دۆستی شخصین لەگەڵ یا دوایی کا کۆسرەت خۆی 4 ساڵ یا تقریبا 3 ساڵ قسوور جێگری سەرۆک بووە مەسەلەکەەوە نییە مەسەلەکەەوە نییە بەڵام ئەمە مەسلەی جێگری سەرۆک اتفاقێکە بین هەردوو حزب پارتی و یەکێتی پێت وایە لەم زوانە ئەو ئیشکالی حەلبیان ڕەنگە بمێنێتەوە هەتاکو بە تەسەوری من ئیستەدی ئەوە ئیستات مەطرح نییە بەڵێ ئەگەر بکەڕینەوە سەر مەسلەی بارودۆخەکەی ئێستای هەرێمی کوردستان وەک سەرۆکایەتی هەرێم ینی بۆ چونتان چییە بۆ حەلبوون ینی چارەسەرێکتان لە بەردەستایە کە بیگرنە ڕێ بۆ ئەوەی لایەنەکانی تریش پابند بن پێوەی بۆ ئەم وەزعی کوردستان حالەکە ئەوەیە خۆ هەرگەرەك دانیش خۆ حالێتر نییە حالێتر نییە دانیشن یا گەنە نەتیجە اتفاقکەن پێکەوە باشە معارزە ئەوەی پەشدار بێت لە حکوومەت دەرگاکە کراوەتەوە یا معارزە ئەڵێ بابە من ئەم بەرنامەی ئەم حکوومەتە ناتوانم من بمە بەشێک لێ ئەبمە معارزە ئەمێنم وەکو معارزەی قەچێکەوە وەکو معارزە لە شوێنی خۆی بمێنێتەوە لە نێو پەرلەمان و معارزە بێ خۆ حەقی خۆیە و مافی خۆیە و باشیشە بۆ وڵات بەڵام باشتریشە
لەم قۆناغا ئەگەر بێتە بەشێک لە حکوومەت. ئەی هەڵۆشانەوەی حکوومەت کە ببێتە ڕێگری لە بەرامبەر ئەم دانوستانەیە یاخود لە بەرامبەر چارەسەرکردنی کێشەکەیە هەر پێت وایە کە سەرۆکایەتی هەرێم و هەردوو حزب دەسەڵاتدار مەفهومی هەڵشانەوە چییە؟ ینی هەموو حکوومەتەکە بچێت بۆ ماڵەوە حکوومەتێکی تازە بێ یا گۆڕینە بێ لە حکوومەتەکە. مەفهومەکە چییە لە ینی سەرۆکی حکوومەت نامێنێ و وەزیرەکان بڕۆن بۆ ماڵەوە حکوومەتێکی تر بێ؟ ئەمەیە مەفهومەکە؟ ینی ئەمە پرسیارە. ئەوان پێیان وایە بێ ئەو حکوومەتە هەڵوشێتەوە حکوومەتێکی نوێکەواتە بێ هەموو حکوومەت. باشە سەبەبی چییە؟ پیاوە گەرەک تێ بگات سەبەبی چییە؟ دوور نییە ئەوان ڕازی نەبن لەم حکوومەتە، بەڵام هەردوو حزب ڕازی بن لەم حکوومەتە. خۆ دانیشن لەسەر مێزی مفاوەزاتە مناقشاتە بکرێن، بەڵام تۆ شەرتێک دابنەی بڵێ من دێم مفاوەزاتەکەم، بەڵام شەرتەکەی من ئەوەیە لە سەرتاوە تۆ گەرەک موافقە بکەیت لەسەر ئەمەی حکوومەت هەڵبشێتەوە هەڵوشاندنەوەی حکوومەت. باشن کەس شەرت قبول ناکات لە مفاوەزات بەتایبەتی لەم واقعی کوردستانە شەرت و شروط پێش دای بنەی لە پێش مێزی مفاوەزات نایکەی بڕۆ لە ناو ژووری مفاوەزات تەرحیم ئەفکاری خۆتەرە بکە. ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان.